من گوڵستان سعید محەممەد چالاکوان لە بواری ژنان پشتیوانی لە شۆڕشی سپی ئەەکەم سەبارەت بە پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان. پێویستە هەموو هاوڵاتی و هاونیشتیمانێکی ئەم هەرێمە کیسەی خۆڵی سپی کە لە قوماش دروست کراوە بەکار بێنێت بۆ کۆکردنەوەی خۆڵی ناو ماڵەکانی، لەگەڵ ئەوەی هەندێک لەو کیسانە ئەتوانێت بەکار بێنێت بۆ کڕینی پێداویستیەکانی بازار لە جیاتی ئەو کیسە و علاگانەی کە ژینگەی کوردستان پیس ئەکا، ئەو سفرە سەفەریانەی کە بەکار ئەهێنرێت ماڵەکان و ژینگەکەمان پیس ئەکات. پێویستە هەمومان دەستبەرداری بین بۆ پاراستنی ژینگەیەکی جوان سروشتی کوردستان کە وڵاتی خۆمانە و نیشتیمانی خۆمانە ئەبێ هەمومان بیپارێزین. بۆیە داواکارم لە هاونیشتیمانیانی بەڕێز هەموو پشتیوان بین لەو کەمپینەی کە ناوی کەمپینی شۆڕشی سپیە و کیسەی سپی بەکار دێت بۆ پێداویستیەکانی ناوماڵ. هەمومان هەوڵدەین ئەو کیسانە بەکار بێنین کە لە قوماش دروست کراوە لە ماوەیەکی کورتە حەل ئەبێت لەگەڵ سروشتە، بەڵام ئەو کیسە علاگانەی کە بەکار دێت ماوەیەکی دوور و درێژی ئەوێت لە ژێر خاک یا لە ناو ئاوەکان. لەبەر ئەوە پێویستە هەمومان دەستبەرداری بین، هەوڵ بین کیسەی قوماش کە سپیە بەکار بێنین بۆ کەلوپەل و پێداویستیەکانمان، بۆ خۆڵ و خاشاک ڕشتنمان، تاکو و ژینگەی کوردستان بە پاک و خاوێنی بێڵینەوە. داواکارین لە هاونیشتیمانیانی خۆشەویستی ئەم هەرێمە هەموو پشتیوان بین لەو کەمپینە و سپاسدانەکەم.